لە مناڵیەوە قەت حەزم لە بەشی پزیشکی نەبووە توانم وتار بدەم حەزەکەم کەسانی زۆر بناسم خۆم پێش بخەم. خاتون سڵاوە لێ بێ لە پۆلی 12 نمرەی چەند هێنابوو؟ نمرەی 92. 92 زۆر هەوڵ بۆیەوە. زۆرم بۆ هەوڵێت. بەنیازی شوێی؟ لە ڕاستیە خۆم حەزم لە کولەی تەیەڕانە. بەس چونکە لە وڵاتەکەمانە ئەو جۆرە کولێ نییە بۆیە هیوادارم لە داهاتوێکی دوورە هەر بتوانم ئەو خەونە بێنمەدی. ئەی باشە هیچ هەوڵێ بۆ نەیە بچیتە شتێ بەدەستبێنی لەو کۆلێژەیە؟ هەوڵم بۆیە بەڵام نەمتوانی بهێنمە خەونەکەم بێنمەدی لەم کاتەی ئێستامە بۆیە هەر هەوڵ دەدەم لە داهاتوە هەر بتوانم ئەو خەونەم بێنمەدی هەر تێکۆشانەکەم. ڕاستە ئەم کاتێکی زۆر گەورەیە چانسی زۆرمان بۆ هەیە بتوانین بڕۆینە کولیەی جیاواز زانکۆی جیاواز بەس دیارە کاتەکەی بۆ من نەگونجاو بوو بەس لە داهاتوە هەر هەوڵی خۆمە هەر تێکۆشانەکەم. ئەو ئاسانگانە چی بوون کە کات نەبەردەمە بۆ ئەو شوێنەکە نەتوانی بچیت؟ ئاسانگەکان چی بوون؟ یەکەمین دانە ئەو بوو کە وڵاتەکەمان ئەو کولیەی نەبوو یاخود ئەو زانکۆیەک نەبوو بتوانێت ئەو کولیە هەبێ دابینی کا بۆ کەسان یاخود ئەکادیمیاکان بەڕاستی لەم بارودۆخی داراییە ناتوانین زۆر بتوانین ئەو جۆرە ئەکادیمیانە تاقی بکەینەوە چونکە بڕێکی زۆری ئەوێ بەڵام لە داهاتوە هەر هەوڵی خۆمێ. بۆ هێلیکۆپتەر حەزت لێ بوو یاخود بۆ فڕۆکە؟ فڕۆکە. ئێستا بەنیازی شوێیت ئەتەوێت شۆپەر بکەیتەوە؟ ئێستا بەنیازی بزنسم و ئەمەوێ خۆم پڕ بکەم لە زانیاری لەو بوارەدا و حەزم لە بوارەکەی حەزەکەم بتوانم وتار بدەم حەزەکەم کەسانی زۆر بناسم خۆم پێش بخەم. چۆن بوو زانستیت؟ هەردووکی. مەبەستمە زانستی و تاوەکو بەشی زانستی؟ هەردووکیە مەکتەبەکەم. واتە چۆن؟ مەکتەبی میدیە سیستەمێکی جیاوازە. سیستەمێکی جیاوازە. چۆن بوو بیری لەوە نەکردەوە ئەوان کە نمرێکی بەرزێن ئەڵێ چینە بەشە پزیشکیەکان بۆ بەشی پزیشکی بیری نەکردەوە؟ لە مناڵیەوە قەت حەزم لە بەشی پزیشکی نەبووە زۆر کەس پێی وتوێتی تۆ کەسێکی زیرەکی پێویستەکە بڕۆیتە ئەو بەشانە بەڵام من باوەڕم بەوە نەبوو کە تەنها لەبەری زیرەکی یاخود نمرەیەکی بەرزهێناوە مانای ئەوەیە کە بڕۆیتە بەشێکی پزیشکی من باوەڕم بەوە نەبوو. من باوەڕم بەوەیە ئەگەر حەزت لە چی بێ باشتر وایە بڕۆیتە ئەو بەشە چونکە زیاتر هەڵی خۆتەی زیاتر تێکۆشانەکەی ئەگەر بکەویتە دەتوانی خۆ بەرزکەیتەوە خۆ بتانی پڕزانیاری بکەیت و بەخۆشی و یەکی چێژی لێوە بینی مانای ئەوەیە زیاتر سەرکەوتووە بێ. حەزەکەی دەوڵەمەند بووبی؟ هەر دەوڵەمەندیەکە نییە هەموویەتی. ئەو بەشە بۆ خانمان قورس نابێت؟ قورسە چونکە بەشەکە زیاتر بۆ پیاوانە بەڵام ئەوە هیچ ڕێگری نییە بۆ من هەر هەوڵی خۆمێم و نایکەم بە پاساوێک کە بەس لەبەر ئەوەی بەشێکە کە زیاتر پیاوانی تیا من پێیز نەکە بتوانم سەرکەوتنی تیا بەدەست بێنم.